سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە. لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندزین، لە هاوڵاتیانە پرسین تا چەندە لە ڕێگاوبان و خزمەتگوزاری ناوچە گەشتاریەکان و نرخی شوێنە گەشتاریەکان ڕازین. فەرموون بینەرمان بن. ناو گەشتیارەکان خۆش بە زۆر قەرەبارغا، خەڵکەش زۆر هاتووە، خەڵکەش زۆر یعنی گەشت و گوزارێ زۆر هاتووە، هەتە بخۆمان لاو لێ هاتووینە لێکوانە هەچینە ئاجۆمەران بۆ خانوماگر دوو ڕۆژە خانومان بەڕادان دادە خانوماگر جادەبانەکانمان بە زۆر ناخۆشە جادەبانەکان لێرەش ئێستا کە گەڕاینەوە دوو ڕۆژە لێوێنە کە گەڕاینەوە لێگەڕە زۆر قەرەبارەکە هیوادارم جادەبانەکان زۆر ئیزدعامە جادەبانەکانمان لۆ چاکەن مەمنونی حکوومەت دەبین هیوادارم حکوومەت چاوە شیلوانە بیتن یعنی لە زۆربەی شتی لە خانیەکان بێسەروبەریە زۆر یان ئێستا دەچێت و خانی دەچی بە 150,000 دوون ئەو ڕۆژکە کە یەکەم شەو هاتین لە ئەوەی ماینەوە لە چۆمە ماینەوە خانی کابرا کوردین دەگو کاکە 100 کەسکە مەمنونە یگوت کاکە ما هاتینە خانی بگرین دەگو مەمنونی ژنە بە 150,000 ناتان دەمێ یعنی قەرداریشمان دەکاتەوە خەڵگاتی نەخۆشمان پێ نەبێ ئەمەش عەزمان لە کابرام وەزاتی نییە هیوادارم یعنی خەڵکەکە ئەگەر خانیشی خۆتی بەس مساعدەی خەڵکەکەی بکات کە دێتم بۆ گەشت و گوزاری دێ. والله طريق ما بيزدحم والحمد لله طريق تجي من طبربيل ما توصل المكان كله مرور اسايش يدلوا لك الطريق وكل مكان اكو علامه كبيره نعم شيء مرتب شيء حلو هميا وشيء يفرح قلب الواحد نعم من تيجي هيك مكان هو العراق كله ضيم بس من تيجي اقليم كردستان حكومه اقليم كردستان والله شغل دوله هذا نعم الدوله هيك تسوي شغلات امان واستقرار طريق ما بي شيء والحلوه بي مرور بالشارع مليان نعم يا تساله ما يقول لك لا يقول لك روح منا يدلك الطريق الصحيح والشيء العدل وتجي هنا الكردي موجود العربي موجود التركماني موجود كله امان واستقرار هذا كله يرجع للاقليم الكردستان للحكومه هي الحكومه هاي تمشي صحيح هيك گەشتیارێکی زۆر هاتووە و بەتەکید هەموو ساعی مەطعەمەکان سودمەندن بس هیوادارم يعني السیاحەش تۆزێک اهتمام بە سیاحەت بدا لەبەرەوەی خەڵکی ڕەواندز و سۆران و منطقەی عام منطقەی سۆران سودمەندە لێرانە لەبەرەوەی خەڵکێکەیە لێرەکە سبی دەکات ئیش دەکات سودمەندە خەڵکێکەیە خانووی هەیە بەکرێ دەدات خەڵکێکەیە ساعی مەطعەمە خەڵکێکەیە يعني گەرازی هەیە يعني سودمەندن لەو شتانە بس یەک داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کارەبای ئێرە بەڕاستی بێخاڵ زۆر خراپە هیوادارم بەس کارەباکەمان بۆ چاپ بکەن خەڵک حتا زیاتر سودمەند بی. هاتنیان ڕۆژە گەشتیارە زۆرەوە بوونی ناوچەی گەشتیاری زۆر لەم دەبەرام وای کردووەکەوە خەڵکێک کاری بۆ بدرۆزرێتەوە یا بێتە سەرکار. بەتەکید چۆن ئێستا ئێمە خاوەن مەطعەمین چەند 10 شاگردمان هەیە خەڵکێکی مەسەلەن لە گەرەزاکان ئیشەکە لە چایەخانەکان ئیشەکە ئەو هەموو مەطعەمانەی ئێستا لێنە ناو بێخاڵ هەموو 10 شاگردی هەیە ئیش دەکات وەشی کرد لای شەنگلبانە و تریفلیک و ئەوانە هەمووی بەعام ئیستیفادە دەکات چۆن ئیستیفادە ناکات. گرفتەکانی بەردەم ئێوە کەرتی گەشتیاری چین لێرانە بڵێ چ گرفتێکتان هیچ گرفتێمان نییە هەندێک جا مەسەلەی ئیزدعامێکی زۆر دروست دەبێت ڕێگا نابێت یان مەکەن مەطعەمەکان هەندێک هەیە پاسی هەیە ناتوانین پاسەکان خزمەتیان بکەین دەبی لەسەرەوە ڕابگرن بێنە لای ئێمە. گرفتی کارەباتان هەیە لێرە؟ کارەبان ما مشکلەیە بەس کارەبا معاویلەکان زەعیفن داکەوێت سکێ داکەوێت بەس هیوادارین حکوومەتی هەرێم کوردستان ئەوەی کارەبا بەڕاستی يعني گەشتیاری جێکی ڕاقیە يعني هەپایە کارەبا مستەمر هەبێ 24 ساعت کاتێت. ئێمە لە چەمچەماڵەوە هاتوین تا ڕادەیەک خۆشە بەس تۆزێ ڕێگاکەی باش نییە ئەم ڕێگایە کە دێیت بەرە و گەلی عەلیبەگ چاڵ و چۆڵی تێکەوتووە ئەم سەرە خوارەیە تۆزێ ئەو ڕێگایە ناخۆشە نا زۆر
دیعای بە و 34 شوێن ناوچەی گەشتیاری گەڕاوین خۆشە کێشەی نییە. لە ڕووی نرخەوە نرخەکانیان چۆنن ڕازین لە نرخەکان گونجاوە باشە. وڵی ئێمە لە سلێمانیەوە هاتوین یەکەم جاریشە من گەلی عەلیبەگ ببینم بەڵام خۆشە شوێنێکی خراپ نییە شوێنێکی گەشتیاری خۆشە هەرچەند لە سلێمانی شوێنمان هەیە کونەماسیمان هەیە دوکانمان هەیە ئەحماوەمان هەیە بەڵام ئەم شوێنە من تا ئێستا یەکەم جارە بێت خراپ نییە سپاس بخوای گەورە. نرخەوە لە ڕووی ڕێگاوبانەوە چ گرفتێکتان هاتووەتە پێش کە هاتوونەتە ئەم ناوچەیە؟ وەڵی ڕێگاوبانەکەی خۆش نییە گرفتیش بەڕاستیش گرفتێکمان بۆ پێش ناتوێمە بەڵام وەکو ئێرەش تۆزە بەڕاستی بازشتێکیان هەیە تۆزە گرانە تێگەی هەندێشتیان هەیە بەڕاستی گرانە. نەگەشتی لەو ناوچە گەشتیارانەی و دەبەرە گەڕابووی خزمەت گوزاریەکانیان لە ئاستی پێویستدا من تا ئێستا ئەمە هەمووی وابزانم سەعاتێکە بێگەیشتمە تێرە زۆر شوێن نەگەڕاوم بەڵام وەکو ئێری کە بینی بێتم باشە سپاس بخوا. أنا من محافظة بابل اسمي نصير علي صالح جيت المصايف وعندي مجموعة وياي من محافظة بغداد جينا المصايف أربيل نتفسح وأنا مجموعة وياي عوائل فجينا نفتر على المصايف هناك في محافظة أربيل والحمد لله والشكر يعني استقبلونا برحابة الصدر ورحبوا بينا بالمصايف مصايف أربيل بالله هولير هاتينا براستي زور خوشة زيش يعني خرج لزور زي دور ديتن سباس بوخوا يعني زيش قلق خوشة براستي. وەک گەشتیارێک کە گەڕابی لەم ناوچە گەشتیارانە چ گرفتێک لە بەردەم گەشتیار هەیە زیاتر؟ وڵای ئەوەی ڕاستی بی هیچ گرفتێک نییە شتێکی وا باسکەین بەڵام تۆزە ڕێگایەکە قەرەبارغە و بەڕاستی ینی شتەکانی ئێرانەش ئەوەندەی زۆر نرخیان زۆر بەرزە ینی بەجێرەی ئەوەی گەشتیارەکە هاتو لێرە گەشت بکە حەز دەکە نرخەچی گونجاو بیتن نەگەوها زۆریش بی بەڕاستی هەر ئەوەندە گرفتەیە گەنە ئینشاڵڵا هیواداریشم چابیتنەوە گرفتە نەمینی. گشتی خزمەت گوزاریەکانی ئەم ناوچە گەشتیاریانە چۆنن؟ والله باشە الحەمدولله عام باشە ینی جێی تەواویان هەیە مەطعمیان هەیە هەموو شتێکیان هەیە لە خوای بەزیادی وتێلیان هەیە سپاس بۆ خۆیان. شوێنی حەوانەوە ئەو شوێنانەی کەوا خەڵک لێی ئەمێنێتەوە نرخیان چۆنە؟ والله بەڕاستی ینی زۆرە بەڵام گەشتیاریش هەر ڕۆژێک دێتن ینی هەر ئەوەندەی دەبینێتەوە لێرە ڕۆژەکە لەوانەیە ببینێتەوە یان تۆزەکە ینی بەوە ئەوەندەیە ئەوەن دەشت نییە بەوەستای ئەوەی بەڵام هەر زۆری شنرخەکە لە چاوەوەی دەبی باسکەین کە زۆرە. وڵایی بەخۆشیەوەی کە جەماعەت خوش شێکم لە خارج هاتۆتەوانێت تراتیم بۆ سەردانی ئەم مەنتیقانە بۆی ببینێ بەخۆشیەوە وڵات تقریبان تۆزە تاسەی زۆرە هەرەڵە بۆ هەڵگەڕانم بۆ شتێک جادەکانی خراپە. ئێمە لە دەڤەری بەردەڕەش هاتووین دەڤەری گۆرانەتی هەروەکو گەشتارێک وەکو جەژنانێک هەروەکو نەریتێک من و چەند هاوڕێک بۆ ئەوەی جەژانە خۆشتر بکەین جەژانە بە تام و چێشتر بکەین هاتوین گەشتێک بۆ دەڤەرە بکەین بزانم پەیوەندی هاوڕەتیەوان بەهێز بکەین هەروەها هەر شتێک خۆشتی دابیت ئێمە لەگەڵ یەک بەشدار بین چونکە ژیان بە گەشت و بە گوزار خۆشە دژنانە چۆن پیرۆز دەبێت دژانە بۆم شێوەی پیرۆز دەبێت کە مرۆڤ لەگەڵێک باش بن مرۆڤ لەگەڵ یەک دژنانە بە ناخی تر بکە نەک بەسەر زەری زمان. هیوادارم تۆ وەکو گەشتیارێک هاتوویتە ئێرە تا چەندە لە ناوچە گەشتیاریەکان و لە ڕێگاوبانەکانی ڕازیت؟ هەر خۆتان دەزانن کازندێک زۆر دەکرێت بەڕاستی لە دەڤەری بەردەڕەش چونکە هیچ خزمەت گوزارێک ناکرێت هەر لە کەرتی گەشتیاری هەر لە کەرتی ڕێگاوبان بەڕاستی وێرانە بۆیە ئێمەش هاتمان ئێرە بۆ ئەوی جەوێک بگۆڕین دوور بکەفینەوە لەو نەهامەتەیە کە لە دەڤەری بەردەڕەش هەیە هەر بەم شێوەیە کە ئێمەش هاتین. بەڵێ بە تایبەتی لەم چوار ڕۆژی جەژنا ینی گەشتارەکان ڕووی لە زیادبوو کردو و توانیوانە سوودی زۆریش بێن بگەین بە تایبەتی هەم لە ڕووی دوکان و یاخود لە جێشخانەکان گەشتیاری بیانیشی زۆر دراتەوە جەژنی قوربانیش ینی جیاوازە لە جەژنی ڕەمەزان ژمارەی گەشتیاران تێدا زیاترەوە زۆر سوودی بێمەش دەگەێنێت. تا چەندە بۆتە هۆی بوژانەوەی ناوچە گەشتیاریەکان تا چەندە ئێوە سوودتان پێگەیشتووە؟ بە شێوەیەکی گشتی زۆر سوودی بۆ ئێمە بووە بە تایبەتی لە ڕۆژانی جەژندا کە ینی ژمارەی گەشتیاران زۆر زۆرە ینی ژمارەیان زیاتر بەراو لەگەڵ ڕۆژەکان کرد. لەم جەژنی قوربانەت جیاواز لە کاتەکانی تر بۆنەکانی تر لەم جەژنە زیاتر قازانستان کردووە لە کارەکانتان؟ بەڵێ بە تایبەت لەم چوار ڕۆژی جەژنا ینی توانیمانە سوودی زیاتران لێبینین بە بەراو لەگەڵ
ڕۆژەکانی دیکە لە ماوەی ڕکەم ڕۆژ تاوەکو ئەمڕۆ بە سەروی 600 بۆ 7,000 سەردانی کرد و گەشتار هاتووە بۆ ناوچە گەشت و گوزارەکان ئەما لەسەرەوەی بەڕاستی پێشبینەکانی ئێمەش بکو گەشت و گوزار چونکە بەڕاستی تەوەقوعی ئەو هەموو قەرەباڵغەیەک دڕادە بە دەرەمان ناکرد هەرچەندە ئێمە تەواو خۆمان ئامادەکرد بوو لە بۆ پێشوازیکردن لە بۆ ژمارەیەکی بێشماری گەشتیاران بەڵام هاتنی ئەو ژمارە زۆری گەشتیاران بۆ مای دڵخۆشی تەواوی شوێنە گەشت و گوزارەکان بازار بە شێوەیەکی گشتی ئەوای کرد جوولەیەکی باش بختە بازار بۆیە پێشبینیمان وایە تا ڕۆژەی شەمە ڕێژەکە بەرەو بە تەقریبی تا 100,000 سەردانی کرد گەشتە بڕوە هاوڵاتیان زۆرجار گلەی گرانی نرخیان هەیە بە تایبەتی شوێنی مانەوەیان ئێوە چتان کردو بۆ ئەوەی نرخەکان سابت ئێمە لاو شوێنانەی بە تایبەتی لە سۆلان و ڕەواندەز شوێنەکانی مانەوە کۆنتترۆلمان کردێتەوە و هەتا لە کەپرەکان لە هۆتێل و مۆتێلەکان تەسەورکە لە بۆ گروپات بە سارێکی زۆر مناسب و ئەرزان ڕۆیشە لە هۆتێلەکانی سۆران مۆتێلەکانی دەوروبەری ڕەواندەز و ناو ڕەواندەز چێشخانەکان بە شێوێکی گشتی سعری بە چێشخانەکان تەسەورکە هەمان ئەو سعرەیەکە لە چێشخانە ملیەکان بەدیەکەێتن بۆیە ئێمە بەو پەڕی تواناماوەتوانیمان زاڵ بین بەسەر بەشێکی هەرە زۆری ئەسەنەکەم کوریوانە هەبیتن بەڵام توانیمان کۆنتترۆلی تەواوی بکەین گرفتەکانی بەردەم کەشتی کەرتی گەشت و گوزار چین لە دەبەرەکە بە دەرەجەیەک ڕێگاوبان بەڕاستی کێشەیەکی ڕئیسیە لە بەردەم ئێمە گەشت و گوزار لەلایەکی دیکەوە کێشەی عشایری کۆمەڵایەتی بەڕاستی زاڵە بەسەر بەشێک لە ئەوەی ما بەڵام ئومێدەوارم لەو کابینە ئینشاڵڵا زاڵی مەسەلە و تەگەرانەکە دێنە پێشمان ئەوەی لە گەشتیاران گوێبیستی بووین دوو بەش بوون بەشێک لە گەشتیاران پێیان وایە نرخی ناوچە گەشتیاریەکان و خزمەت گوزاریەکانیان وەکو پێویستە بەشێکی تریشیان پێیان وایە نرخی ناوچە گەشتیاریەکان گرانە و پێویستە ئەرزان بکرێت بەڵام هەمویان داواکارن کەوا ڕێگا و بانەکان چاک بکرێن چونکە ڕێگا و بانەکانی وەکو پێویست نین و تووشی قەڵەباڵغی زۆر دەبن و هەروەها ڕێگا و بانەکانیش چاڵ و چۆڵیان زۆرە ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام خاوینە هەواری بێ خاڵ